کەمبوونەوەی داهاتی نەوت و زیانەکانی ڤایرۆسی کۆڕۆنا وای لە حکوومەتی ڕاکرد پەنا بۆ وەرگرتنی قەرزی ناوخۆی و دەرەچی ببات. بە جۆرەی پلانەکە ئامانجی وەرگرتنی قەرزەکە زیاتر بۆ دابینکردنی موچەی ماگانەی فەرمانبەرانە و هەروەها بودجەی بەکاربەرە. بڕیارەکە بە زووترین کات دەچێتە بواری جێبەجێکردنەوە، بە جۆرەی پشتی پارێزگاکانی شپارەکەدا پەش دەکرێت. شارەزایەکی ئابووری عراقی پێی وایە پێویستە بەغدا لەو قەرزەی وەری دەگرێت پشتی هەرێمی کوردستانیش بدات. عملية الاقتراض لها وجهين، وجه اقتصادي وەرگرتنی قەرزی دەرەچی دوو ڕوانگەی هەیە. لە ڕوانگەی ئابووری و ڕێژەی سوودی بانکی بەراورد بە قەرزی ناوخۆ زۆر زیاترە. هەوڵ ڕوانگەی دووەمیشی ئەوەیە کە عێراق بە وەرگرتنی قەرزی دەرەچی دەبێتە ژێردەستەی ئەو وڵاتانەی قەرزی لێکردوون، چونکە ئەو لایەنەی عێراق قەرزیان لێوەردەگرێ بێمەرز قەرز نادەن. بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، بۆیە لە وەرگرتنی قەرزەکەش دەبێت بەشی هەبێت و بتوانێت موچەی فەرمانبەرانی پێداوی بکات. بەتایبەتی لەم دۆخەی ئێستای حکوومەتی هەرێم ئاشی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنای لە ئەستۆیە، ژمارە توشبوانیش لە زیاد بوونە. مستوى جميع محافظات العراق بما فيها المناطق في إقليم كردستان. حکوومەتی عێراق بۆ دەربازبوون لەو قەیرانە کەوە خۆی دەڵێت پلانەکە کاتیە و تاوەکو نرخی نەوت بەرز دەبێتەوە، پێویستی بە بڕی 5 ملیارد دلار قەرزی دەرەچی و 15 تریۆن دینار قەرزی ناوخۆیی هەیە. بڕیاریشە لایەنێکی نزیکدا بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. شارەزایەکی ئابووری دەڵێت کەڵەکەبوونی قەرزەکان ئابووری عێراق دەخاتە ژێر مەترسیەوە و لەو دۆخەی ئێستاش تاکە چارەسەر بۆ پڕکردنەوەی کورتنانی بودجەکەی وەرگرتنی قەرزە. بالتأكيد يعني الاقتراض هو الحل الأخير، وهو حل سلبي. بێگومان بڕیاری قەرزکردن چارەسەری کۆتایی بوو کە چارەسەرێکی نەرێنیە و وا دەکات قەرزەکانی سەر عێراق زیاتر بن. بەڵام سەر ڕای ئەوانەش هیچ ڕێگەیەکی دیکە دەربازبوون بۆ حکوومەت نەبوو، چونکە عێراق ماگانە پێویستی بە زیاتر لە 5 میلیارد دلارە، لە کاتێکدا داهاتی نەوتی نزیکەی 2 میلیارد دلارە و هەروەها داهاتە نانەوتەکانیشی سنووردارە و بە شێوەیەکی باش پاڵپشتی گەنجینەی حکوومەت ناکات، چونکە بەشێکی زۆری داهاتەکە گەندەڵی تیا دەکرێت و بە هەدەر دەچێت کە دەبێت بگەڕێتەوە بۆ گەنجینەی دەوڵەت. بە ئەمانجی بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی هەفتەی ڕابردوو پەرلەمانی عێراق پرۆژە یاسای قەرزی دەرەچی و ناوخۆیی پەسەند کرد. بڕیاریشە لایەنێکی نزیکدا دەست بە میکانیزمی وەرگرتنی قەرزەکە بکرێت. بەشێکی زۆری قەرزەکە بۆ دابینکردنی موچەی ماگانەی فەرمانبەرانە و بەشێکی بۆ تاوکردنی پرۆژە خزمەت گوزاریەکان دەبێت. هێمن هەینی، کوردستان 24.